نزیکەی 1000 خێزانی بەجێماوی ئەنفالکراوان لە سنووری قەزای چەمچەماڵ لە کاتی دەرهێنانی کارتی نیشتیمانیدا بەڵگەکانیان لەلایەن حکوومەتی ناوەندەوە ڕەت دەکرێتەوە باوەڕپێکراو نین. بەو پێیە و خێزانانە لە کاتی پرۆسەی ئەنفالدا سەرجەم بەڵگەکانیان لە ڕەگەزنامەی عێراقی و ناسنامەی باری شارستانی لە ناوچوو و دواتر و بە بڕیاری ژمارە 151 لە بەرواری 2/12 ساڵی 1996 وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم ناسنامەی باری شارستانی بەو خێزانانە دروست کراوە. دیارە ئێمە کە سوکاری ئەنفال لە سنوورەکەیە کە و کارەساتە ڕوویداوە بەشێکی زۆری ئەوانەی کە ماوینێتەوە بەڕاستی هیچ مستەمسەکێکی یا هیچ بەڵگەیەکی یاساییمان نەبووە کە ئێمە هاوڵاتی ئەم وڵاتین بەهۆی ئەوەی کە بەشێک لە دایرەکانی فەرمانگەی باری کەسێتی سووتێنراون بەهۆی ئەوەی کە بڕیا دراوە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە ئەم هەویانە هەڵوەشێتەوە بکرێت بە کارتی نیشتیمانی. ئێستا بینی ئێمە گرفت و کێشەی گەورەمان بۆ دروست بووە چونکە لە سنووری قادرکەمە 5 سجلەیە کە زیاتر لە 1000 خێزانی تیا ئەم 1000 خێزانە بۆ بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان هەوی بۆ دەرکراوە. ئێمە وەکو کە سوکاری ئەنفال و بڵین خەڵکی منتیقەی گەرمیان و قادرکەرەم ئێستا زیاتر لە 1000 خێزان کێشەیەکمان بۆ دروست بووە لە نفوسا بەهۆی ئەوەی ئێستا حکوومەتی عێراقی ئەوێ کارتی نیشتیمانی بۆ خەڵک دەرکا. ئێستا ئەم نفوسەی ئێمە ئەم ئەوالیات و شتەی ئێمە کە چووەتە بەغا ئێستا بە ڕەفز هاتووەتەوە هەمومان هەوەیەکمان بۆ دەرکراوە لێرە تاکو ئەم ماوەیە هیچ کێشەیەکی نەبووە تاکو کارتی نیشتیمانی بڕیاری بۆ دەرچووە لەلایەن حکوومەتی عێراقیەوە. بەڵام ئێستا ئەوالیاتەکان گەڕاوەتەوە لێن ئێوە ئەوالیاتان نییە و هیچ ئیشێکمان بۆ ناکرێت لەلایەن حکوومەتی عێراقیەوە. داواکارین لە لایەنە پەیوەندیدارەکان بەم کارە هەڵسن و ئەم کێشەیە چارەسەرکەن. منەمەوێ لێرەوە داوا لە هاوڵاتیان بکەم هەماهەنگمان سەبارەت بە کێشەی و خێزانانە پەیام پەیوەندی کرد بە بەڕێوەبەری فەرمانگەی کارتی نیشتیمانی لە چەمچەماڵ ناوبرا و ڕایگەیاند کێشەی و خێزانانە هیچ پەیوەندیەکی بە فەرمانگەکەی ئەوە نییە. قایمقامی چەمچەماڵیش دەڵێت لە هەوڵی بەردەوامدان بۆ چارەسەرکردنی کێشەی و خێزانانە. لە ئەسڵا لە محکەمە چارەسەرکراوە بەڵام ڕۆتیناتی دەرهێنانی هەویە یاخود ڕگەزنامە یاخود کارتی نیشتیمانی ئەمە کێشەیەکە ئێمە بەڕوونکردنەوەی تەفاسیل داومانەتە بە ڕسپارێزگای سلێمانی و پارێزگا داوێتی هەم بە بەڕێوەبەراتی گشتی ڕگەزنامە و هەم داوای لە وەزارەتی ناوخۆ کردووە ئەمە چارەسەر بکرێت. من لێرەوە بەڵێنی ئەوە دەدەین چۆن هەموو ئەو کێشانەی تری کە باسم کردن لە ناحیەکانی پردێ و لەیلان و کەرکووک کە کێشە بوو لەگەڵ سنووری قەرەهەنجیر و چەمچەماڵ هەموو ئەوانەمان هەڵ کردن و بەڵێنی ئەوەش دەدەین بە دوواداسوونی جدی بکەین ئەوەی لە دەسەڵاتی ئێمە و بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان بێت بەڵێن دەدەین چارەسەری بکەین. قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری بەر قۆناغی چواری ئەنفال کەوتن کە گەورەترین قۆناغی پرۆسەکە بوو. هاوکات ژمارەیەکی زۆر لە بەڵگەکانی هاوشێوەی ڕەگەزنامەی عێراقی و ناسنامەی باری شارستانی لە ناوچوون لە ئێستاشدا لە کاتی دەرهێنانی کارتی نیشتیمانیدا گرفتی گەورەی بۆ کەسوکاری ئەنفالکراوان دروست کردووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.